تایبەت ئێمە ئەگەر باسی ڕۆژهەڵات بکەین یا باسی ئێمە ئەم ناوچەی بکەین وەکو عێراق و هەرێمی کوردستاندا، لەبەرەوەی ئێمە بەرامبەر شۆڕشێکین کە شۆڕشێکی تەکنەلۆژیایە و کە ئیستش پێی دەوترێت سەردەمی زیرەکی دەستکرد. بۆیە پێویستەکە ئێمە هەتا ڕادەیەک زانیاریەکی تەواوەتیمان هەبێت لەسەر ئەم بابەتە سەردەمیانە، ئایا هەتا چ ڕادەیەک بتوانین سوودی لێ وەرگرتین. هەربەتە هەر بابەتێک کە سەردەمیانە بێ یان سەر هەڵبدا لایەنی ئەرینی هەیە و لایەنی نەرینی هەیە. پێشەکێکەی بە لایەنێکی نەرینی دەست پێەکە لەبەرەوەی ئەزمونێکمان نییە لەسەر بەکارهێنانی ئەم بابەتە سەردەمیانە. ئەمەش کێشە سەرەکیەکە بە تایبەت بۆ خانمان یا بۆ ژنان دروست ئەکات، لەبەر ئەوەی وەکو سروشتێکی خانمان لەوانەیە هەندێک جار هەندێک بابەتەکە ئەوە بێت کە ترسمان هەبێت، بابەتەکە ئەوە بێ وا داینین بابەتی تەکنەلۆژیا بابەتێکی زۆر قورس بێ، هەموو خانمێک نەتوانێت خۆی لەم بابەتە سەردەمیانە بە. بەڵام خۆشبەختانە ئەم زیرەکی دەستکردە وهای کردووە ڕێگایەکی ئاسانتر کردوێتەوە، گونجانتری کردوێتەوە بۆی خانمان کە چۆن بتوانن تواناکانی خۆیان دەربخەن. بۆیە من لەگەڵ ئەم بابەتە تەکنەلۆژیا تازەیان، بەڵام بە شێوەیەکی ئێمە ئەرینی چۆن بتوانین لەناو کۆمەڵگەی خۆمانە بڵاوی بکەینەوە. بۆی بتوانین سوود لەم بابەتە سەردەمیانە بگرین، بە تایبەت ئێمە کەوەکو خانمان و پرۆژە بچووکەکان. هەڵبەتە پێویستمان ئەگەری هەیە بە مۆبایلێکی زیرەک ئەبێت، لە ڕێگای مۆبایلی زیرەکەوە یا لاپتۆپێکەوە یا ئایپادەکەوە، هەڵبەتە ئەتوانین سوود لە هەموو ئەمڕازەکانی زیرەکی دەستکردا وەرگرین. لێرە ئەمێنێتەوە ئەو پرۆژە بچووکانی کەوا خانمان ئەتوانن ڕۆڵی تیا ببینن، بە تایبەت ئێمە وەکو هەرێمی کوردستان و کە لە ڕێگای کە لە ڕووی کەلتوری و ئاینیەوە کە بگونجێ لەگەڵ کۆمەڵگاکەمان هەتا ئێمە بتوانین پەرە بە خۆمان بدەین، هەڵبەتە ئەتوانێت زۆر یارمەتی دەربێت. بەڵام ئێمە یەکێک لەو کێشانەی کە بەربەستە بەرامبەر خانمان هەتا ڕادەیەک دوو خاڵی سەرەکی هەیە. یەکەمیان هۆشیاریان نییە لەسەر بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد، دووەم هەتاکو ئیستا ئەم بابەتە مافی خۆی نەدراوە پێی کە لە ڕێگای ئەو لایەنی پەیوەندیدار چۆن بتوانێت خول کاتەوە یا وەرکشۆپ کاتەوە، یان بتوانێت شوێنێکی تەواوەتیان بۆ دابین کا بە تایبەت بۆ خانمان ئێمە بۆی بتوانین فێریان بکەن، ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد ئاشنیان پێ بکەن، هەتا بتوانن بەکاری بهێنن پەرە بەخۆیان بن بۆ دروستکردنی پرۆژەی بچووک و ببێتە سەر وەکو بابەتێک کە بتوانن لە ڕێگای ئەوەوە مادە پیا بکەن. ئەوەی من ئاگادار بم خۆشبەختانە هەتا ڕادەیەک دەستیان پێ کردووە، بەڵام لێرە ئەوەی کە من هەستم پێکرد بێ هەتا ڕادەیە سنووردار بووە. لەوانەیە ئەو کەسانە زیاتر کە چوو بێتنە ئەو خولانەکە لەوانەیە خوێندکاری ئەو پەیمانگانە بووبێت یان هەندێک کەس ببێ وەکو هیوایەتێک. بەڵام من ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگە بۆ ئەم بابەتە ئێمە لە خێزانەوە دەست پێ بکەین. ئەگەر من هەر تاکێکی خێزان یان لە مەکتەبەکانەوە دەستم پێکرد، ئەمە ئەتوانین ببینە ئەوەی کەوا بناغەیەکی زۆر پتە و دروستکەین بۆ هەموو تاکێکی مرۆڤدا، چ ژن بێ چ پیاو بێ. من ئەمە لێرە بەرکەوتێکی زۆرم هەبووە بە تایبەت بۆ قوتابخانەکان، سەردانی زۆربەی قوتابخانەی تەنانەت بنەڕەتیم کردووە، ئامادەیم کردووە. لێرە کە تێبینیم کردووە کێشە سەرەکیەکە لە مامۆستاکان هێشتان ئەو زانیاریان نییە سەبارەت بە بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد. ئەمە بێتە کێشە چۆن مامەڵە بکەن لەگەڵ خوێندکارەکانیان، بە تایبەت خوێندکارانی کچدا. ئەگەر ئێمە بێ و هاتین وەرکشۆپ یا سیمینار یا خول بۆ ئەو مامۆستانە بکەینەوە، بە دەر لەوەی کەوا ئێمە فێریانەکەین چۆن ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد بۆ پیشەکەیان بەکاربێنن، لە هەمان کاتە ئێمە بتوانین هۆشیاری بڵاوکەینەوە کە بزانین ئایا لە نەرینیەکەی بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد لە کۆمەڵگامانە چی دروستەکان. ئێستا تەکنەلۆژیا و بە تایبەت بابەتی زیرەکی دەستکرد خۆی کردوتە ناو هەموو پیشەیەکەوە و بۆتە ئەوەی کەوا ئێمە لەگەڵ ئەم شۆڕشەیە دەبێ ئێمە بڕۆین. ئێمە ئەگەر بێ و هەتا ڕادەیەک وا دایبنین ئێمە لەگەڵ ئەم بابەتە سەردەمیانە نەبین، بەڵام زۆر دوا ئەکەوین. لێرە من یەکێ لەو خاڵانیشی کە زۆر کە بەلامەوە کە گرنگە وەکو خانمێک کە دەستم پێکردووە زیاد لە 200 وەرکشۆپ پانال سیمینار کە پێشکەشم کردو سەبارەت بە بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد لە زۆربەی پیشە و بوارەکانی کۆمەڵگەی کوردیدا. یەکێ لەو خاڵانی کە بەلامەوە کە گرنگە کە ئەو پەیامی کە بیگێنم کە ئەم بابەتە نەپەیوەستە بە تەمەنەوە، کە من تەمەنم نەبووەتە ڕێگر کە فێری ئەم بابەتە تەکنەلۆژیا و سەردەمیە بم. خاڵی دووەمی وەکو ژنێک
من هەتا ئێستا نەبووە ڕێگرێک کە ئێمە بڵین ئەم بابەتە زیاتر پەیوەست بێ بە پیاوانەوە نەخێر منش وەکو ژن زۆر بە ئاسانی ئەتوانم بەکاری بێنم. خاڵی سێمیان کە زۆر بەلامەوە گرنگە پسپۆریە. من پسپۆرێکم نە ئایتێ نە کۆمپیوتەرە، بەڵام لەوانەیە ئەگەر دابنشی ئەحسایەک بکەی سەبارەت بە خەریجی ئایتی و کۆمپیوتەر و لەگەڵ منە کە پسپۆری کەم هەیە کە من چەند سیمینارم پێشکەش کرد و توانی بێتم زانیاری لەسەر زیرەکی دەستکرد بڵاو بکەمەوە. بەپێی کۆمپانیا ڕاوەستا بێ و لەگەڵ وا دەینین کارامەی ئەو خانمەشە ڕاوەستا بێت، ئایا هەتا چ ڕادەیەک بتوانن سوود لە ئەو خانمانە وەرگرن لە ڕێگەی تەکنەلۆژیا و لەبەرەوەی ئێمە ئێستا زۆر کۆمپانیامان هەیە کە پەیوەستە کە بە بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد یا تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی ئەگەر باس بکەین، بەڵام خانمان ڕۆڵێکی سەرەکیان هەیە. واتە لێرە هەر خانمێک کە ئیش ئەکە لە کۆمپانیەک لەسەر کارەمای ئەو خانمە ڕاوەستاوە. واتە یعنی لێرە کۆمپانیەکان ڕێگر نین لە خانمان کە ئەو پیشێ بکەن. وەڵام من یەکێک لەو پەیامانی کە حەزم لێیە کە بیگەێنم بە لایەنی پەیوەندیدار بە تایبەت وەزارەتی ڕۆشنبیری، بە تایبەت وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، ئێمە زیرەکی دەستکرد بابەتێکی سەردەمیانەیە، بابەتێکە ئێمە دەبێت لەگەڵ ئەم شۆڕشەیە کە بڕۆین پێویست ئەکات گرنگیەکی زیاتری پێبەن، پێویست ئەکات لێرە ئێمە جیلێک کە دروست بکەین لەسەر بنەمایەکی هۆشیاری و بەدەستهێنانی زانیاریەکی دروست بۆ بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد، چونکو ئێمە لە ڕێگای بەکارهێنانی ئەمڕازەکانی زیرەکی دەستکرد دەتوانین پەرە بە پیشەکانمان بین، ئەتوانین پیشەی تازە بدۆزینەوە، ئەتوانین یارمەتی گەنجەکانمان بن کە بتوانن چۆن لەگەڵ ئەم شۆڕشەیە خۆیان پێشکەوتوو بکەن ئیشەڵڵا. من یەکێ لەو پەیامانەی بۆ ئەو خانمانم کە هەیە یەکەم خاڵ کە بەزلامەوە کە زۆر گرنگ بێ نەترسن، لەبەرەوەی کە کاتێک هەر خانمێک یان هەر تاکێکی ژن لەم کۆمەڵگەیە ترسا ناتوانێت هیچی بکە. سوپاس بۆ خوا من بەرکەوتم زۆر هەیە لەگەڵ خانمانی ئەم کۆمەڵگای خۆمان، خانمانی زۆر بەتوانامان هەیە و زۆریشی توانوێتی پێش بکەوێت، بەڵام زۆر کەسی کەمان هەیە لە پشتی دیوارەوەی لە پشتی پەردەوەیە کە ناتوانێت کارامای خۆی دەرخا لەبەر ئەوەی کەوا ئەترسێ، کە کاتێت ئەو ترسە لابرد بێگومان ئەتوانی لە ڕێگەی خێزانەوە خێزانێکی زۆر چاک دروستکەی مناڵێک و جیلێک دروست بکەی کە بتوانێت لەگەڵ ئەم شۆڕشەیە بڕات.